بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرج یەکەم لاپەڕە 8 ئەگەر کاتیش هەبوو لاپەڕە 9. بەشەکان لە هەزار و بەشەکان لە 10,000. هەرکە جێم لە وشەی بەشەکان یان وشەی بەش دەبی یەکسەر بزانم کە ژمارەکە لا یەک بچووکترە. بەش واتە ژمارەکە لە یەک بچووکترە یان گچکەترە. ئەگەر یەکی تەواو دابەشی هەزاری بکەم ئەوە یەک بەش لە هەزارم بەدەست دەکەوی. و ئەگەر یەک لەو چوار گۆشانە ئەگەر چوار گۆشە بەشێکت لە 100 گەورە کرد لێرە بەخۆی دەتوانین هەتا 100 چوار گۆشەی دروستکەین لەسەر کاغەز. ئەگەر ببیتە 1000 تۆزێک ئاڵۆزە زەحمەتە جێگە نیە ڕەنگە 1000 واتە دەبی ئەمن 10 جۆر لەوانە دروستکەم کەواتە جێی نابیتەوە ئیشەکە زۆر ناکرێت دروست ناکە هەتا 100 دروست دەکەین پاشان کە بووە 1000 ئیدی دروست ناکرێ بە شێوەی وێنە. لێرە بۆ وێنە هەمووی ڕەنگکرایە واتە یەکی تەواوە بەڵام لێرە 100 چوار گۆشەیە تەنیا 10 ڕەنگکرایە واتە یەک دا لە 100 دا لە 100 واتە یەک لە دەیەک یەک لە 10 10 لە 100 هەمان شتە وەکو یەک لە 10 کەواتە یەک دابەش 10 هەمان شتە وەکو 10 دابەش 100. خینەوەکەی جودایە بەڵام بەهایەکەی هەمان شتە. لێرە یەک لە 100 ئەگەر ئەو یەک لە 100ش ئەو یەک لە 100ش بکەمە 10 جێ وەکو لێرە بکەینە 10 بەش ئەوجا یەک بەشی وەرگرین لەو یەکەی ئێرە واتە ئەگەر ئەمن ئەوانم کردە 10 بەش یەک بەشم وەرگرت ئەو کات دەبیتە یەک بەش لە 1000. یەک بەش لە 1000 کە لێرە ئەو یەک چوار گۆشە هاتیە گەورەیان کردیە تۆزەک ئەوجا یەک بەشیان وەرگرتیە. بێگومان بەش لە 10 و بەش لە 100 و بەش لە 1000 دەتوانین بە زۆر شێوە بینووسین. یەک لەوانە بە شێوەی کرد یان بە شێوەی ژمارەی دەی یان بە شێوەی پیتی یان بە شێوەی دوور و درێژی. و هەروەها دەتوانین دیسان لە خانەی دانین. خانەکانی لای چەپی فاریزە دەکاتە بەش. خانەکانی لای چەپی فاریزە هەمیشە ناویان بەش لە 10 یەکەم خانە لە لای ڕاستی فاریزە یەکەم خانە ئەگەر ئەوها بڕۆین یەکەم خانە بەش لە 10 یان ناوی دەیەکەکان. دووەم خانە کە ئەوها بڕۆین ناوی بەش لە 100. سێم ناوی بەش لە 1000 ئەوجا بەش لە 10,000 بەش لە 100,000 و بەش لە ملیۆن و بەڵام هەمویان ناویان بەش لە بەشەکان لە 100 بەشەکان لە 1000 بەشەکان لە 10,000 بەشەکانیش لە 10 ناوەکی تایبەتی هەیە هەندێک جار ناوی دەیەکەکان. ئەو خانانە ئەمن نابی تێکەرکەم لەگەڵ خانەکانی یەکان و دەیان و سەدان چونکە ئەو خانانە هەمیشە لە لای چەپی فاریزەنە خانەکان هەتا دێ گەورە دەبن ئەوها واتە خانە هەتا بڕواتە لای ڕاست بچووک دەبیتەوە بەهایەکەی. ئێستا ئەو ژمارەیەم هەیە دوو ژمارەی تەواوە لە خانەی چییە لە خانەی یەکانە بەڵام 7
چونکە لە پاشی فاریزەیە لە لای ڕاستی فاریزەیە دەبیتە بەش لە 10، 8 دەبیتە بەش لە 100، 3 دەبیتە بەش لە 1000، 5 دەبیتە بەش لە 10,000. ئەوها لە خانەیان دانایە یەکەکان و دەیەکەکان بەش لە 100 و لە خانەی فاریزەش هیچ خانەی نییە. فاریزە تەنیا بۆ جیاکردنەوەیە، جیاکردنەوەی ژمارە تەواوەکان لە ژمارە دەیەکان. پاشان لێرە هەر یەک لەو ڕەنووسانە بەهایەکەی دەبی بزانم بە پێی ئەوەی لە کام خانەیە. بۆ وێنە 7 بەهایەکەی ئەو هایە، هەتا بەهایەکەی بزانم تەنیا ڕەنووسەکەی دەنووسم، ڕەنووسەکانێکی هەموویان دەبی سفڕیان لۆ دانێم. تەنیا ئەو ڕەنووسەی ئەمن مەبەستمە وەکو ڕەنووس دەنووسرێ ئەوانی دی هەموو دەبنە سفر. واتە لێرە ئەگەر بمەوێ بەهای 7ەکەی بنووسم هەموو ڕەنووسەکانی دەکەمە سفر، 2ەکەی دەکەمە سفر، 8 دەکەمە سفر، 3 دەکەمە سفر، 5 دەکەمە سفر، تەنیا 7ەکەی دەنووسم بێگومان دەبی فاریزەکەش هەر بنووسم کەواتە 0 7 0 0 0. بەڵام لێرە 0 0 نانووسرێت چونکە ئەو سفرانەی لە لای ڕاستی فاریزە زۆر هیچ بەهایەکیان نییە. بەڵام ئەگەر نووسیت هەڵە نییە، ئەگەر بتەوێ بنووسی هیچ هەڵە نییە. بەڵام لێرە لۆ ئەوەی کاتمان زۆر پێویست نەبی دانیشین سفرەکان بنووسین، نایان نووسین ئەوەی پاشی ڕەنووسەکەی. بەڵام بۆ وێنە ئەگەر بمەوێ بەهای 8ەکەی بنووسم، 8ەکەی دەنووسم ئەوانی دی هەموو دەکەمە سفر، فاریزەکەش دەنووسم. لێرە ناچارم ئەو سفڕی بنووسم چونکە زۆر گرنگە، بەڵام ئەوانە گرنگ نینە بیان نووسم یان نەیان نووسم. بەڵام ئەگەر نووسیم هەڵە نییە وەکو دەبینین لێرە. ئەگەر بەهای 3ەکەی بمەوێ بزانم چ دەکەم، 3ەکەی دەنووسمەوە ئەوانی دی هەموو دەکەمە سفر، هەموو سفرەکانی لای چەپی 3ەکەی گرنگن، بەڵام ئەوەی ڕاستی گرنگ نییە. کەواتە 0 0 3 وەکو دەبینین لێرە. و هەروەها ئەگەر بمەوێ بەهای ژمارە 5 بزانم لێرە ڕەنووسی 5ەکەی دەنووسم 0 0 0 فاریزە 0. هەموو ئەو سفرانە گرنگن، ناچارم بیان نووسم وەکو لێرە نووسرا. ئەوە لە کاتی دیتنەوەی بەهای ڕەنووسەکان بە پێی خانەکان. نووسین بە ڕەنووس ئەو جۆرەیە، نووسینیش بە درێژی ئەو جۆرەیە کە ئێستا باسم کرد. هەمیشە نووسین بە درێژی هێمای کۆی لە مابەینی ڕەنووسەکاندا دەنێم. هەمیشە تەنیا یەک ڕەنووس هەیە، ئەوانی دی هەموو سفرن. نووسینیش بە پیتی لێرە ئەوها دەخینەوە 2 دەبی وابزانم پیتی ئو هەبی ئەو جە لێرە دەخینەوە 7 دەیەک یان 7 دەیەک، 8 بەش لە 100، 8 بەش لە 100 و 3 بەش لە 1000 و 5 بەشیش لە 10,000. ئەوها دەخینەوە 2 7 دەیەک و 8 بەش لە 100 و 3 بەش لە 1000 و 5 بەش لە 10,000. واتە یەکەم ڕەنووس بەشە لە 10، دووەم بەشە لە 100، سێیەم بەشە لە 1000، چارەم بەشە لە 10,000 هەتا دێ بەش 1000 و 10,000 و 100,000 و 1 ملیۆن و 10 ملیۆن و شتیوە. دەشتوانین ئەو ژمارەی ئەوها بخینمەوە 2 فاریزە 7,835 بەش لە 10,000. ئەگەریش پێم ئاسانتر بوو 7 بەش لە 10، 8 بەش لە 100، 3 بەش لە 1000 و 5 بەشیش لە 10,000. بزانە کوم پێ ئاسانە. لێرە وابزانم زانایان بەشەکان لە 1000 بۆ پێوانەی بڕی شلەکان بەکاردەینن، واتە 1 ملیمەتر بەشەکە لە 10,000 1 لیتر، میلیلیتر ببوور، میلیلیتر. 1 ملیلیتر بەشەکە لە
10,000 لیترێک ئەوها نووسرایە لێرە. نازانم باوەڕ ناکەم زۆریش ڕاست بێ ئەو زانیاریە، بەڵام ئەمن ساغم نەکردیتەوە، بەس دەیخینمەوە. کەواتە زاراوە گرنگەکان بەش لە 1000 و بەش لە 10,000. پێداچوونەوەی خێراش ژمارە دەیەکە بنووسە، زۆر ئاسانە. لێرە 0.8 بەش لە 10، 0.24 بەش لە 100 و 0.67 بەش لە 100. 5 بەش لە 100 کو دەینووسین؟ 5 بەش لە 100. 6 و 4 بەش لە 100، 6 و 4 بەش لە 100. تەواو بووم لەو لاپەڕەیە. دەتوانم باسی لاپەڕەی ژمارە 9 تۆزەک بکەم ئەگەر کات هەبوو. پرسیاری یەک تێنەگەیشتمە بەستەکەیان چییە، کەواتە شیکاری ناکەم. ژمارەی بەشەکانی 10,000 لە بەشەک لە 1000 بەخۆشیان نازانن چیان نووسیە. ئێستا ژمارە دەیەکە بە درێژی و بە پیتی و لەسەر شێوەی کرد بنووسە. 3 داواکاری لە من کرایە، بە خۆیان ئەو هایان نووسیە. ئەمن ئێستا بە درێژی بنووسم و بە پیتی و لەسەر شێوەی کرد، چونکە لەسەر شێوەی کرد لە هەمویان ئاسانترە. ئەمن ئێستا دەست پێ دەکەم ئەو ژمارەی لەسەر شێوەی کرد دەنووسم. ئەگەر کاتم نەبوو ڕەنگە هەموو پرسیارەکان وەڵام نەدەمەوە، بەڵام پرسیاری دووەم بە چڕ و پڕی دەتوانم باس بکەم کو دەینووسین. 1,405 بەش لە 1000. ئێستا کو دەینووسم لەسەر شێوەی کرد. یەکەم شت دەچم تەمەشای لای ڕاستی فاریزە دەکەم، تەنیا لای ڕاست، لای چەپنا. چەند ڕەنووسم هەیە؟ 3. ئەگەر 3 ڕەنووسم هەبوو 3 سفری لەو خوارەوەی دادەنێم، ئەو جە ژمارە یەکیش دەنووسم. ئەو جە دوایە چ دەکەم؟ ئەو ژمارەی هەمە هەر وەکو خۆی دەینووسمەوە، فاریزەکەش لا دەبەم، واتە دەنووسم 1,405. تەواو. ئەوە نووسیم لەسەر شێوەی کرد. بێگومان ئەو کردە سادەترین شێوەی کرد نییە، بەڵام کردە. ئەگەر داوام لێ بکەن سادەترین شێوەی بنووسم، دەبی ئەمن بینم سەرە و ژێرەی کردەکەی دابەشی کۆڵ کەچی هاو بەش بکەم، کە لێرە ڕەنگە ژمارە 5 بی هاو بەشە، بەڵام چونکە داوام لێ نەکرایە، ئەمن هیچ بە شێوەی سادەترین شێوە نانووسم، تەنیا ئەو هادەی هێڵمەوە. ئێستا ئەوە تەواو بووم لە نووسینی ئەو ژمارە دەیە لەسەر شێوەی کرد. ئێستا نووسینی بە درێژی کووە. نووسینی بە درێژی ئەمن لێرە خانەکان دروست دەکەم هەتا تۆزێک ئاسان بی. خانە سۆرەکە خانە یەکانە، خانە زەردەکە بەش لە دەیانە، کەسکەکە بەش لە سەدانە، وە شینەکەش بەش لە 1000. ئێستا ڕەنووسەکانی خۆم لەناو ئەو خانەی دادەنێم، بزانم کووە. یەکەکەی لێرە دادەنێم، فاریزەکەش بێ خانەیە، 4ەکەش لێرە، 0 لە خانە کەسکەکەیە، لە خانەی بەش لە سەدانە، 5ەکەش لێرەیە. ئێستا گەر بمەوێ بە درێژی بینووسم، دەست پێ دەکەم، هیچ کێشە نییە لە چێ دەست پێ بکەم، بەڵام ئەمە دەست پێ دەکەم لە لای ڕاستەوە. 5ەکەی دەنووسم ئەوها، کە 5ەکەم نووسی، ئەو خانەکانی دی هەموو دەبی ببنە 0، کەواتە بەخۆی لێرە هەر بەخۆی 0، کەواتە دەبتە 0. 4ەکەش دەبیتە 0.
فاریزەش هەروەکو خۆی دێتە خوارێ، یەکەکەش دەبیتە سفر. ئەوە یەک لە ڕەنووسەکانم نووسی. ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ، هەمیشە کۆ هەیە. ئێستا ڕەنووسەکەی پاشی پێنجی سفرە، کەواتە پێویست ناکە بنووسم، دێمە لای ئەو ڕەنووسەی دەنووسم، کە ئەو ڕەنووسەی چارەی دەنووسم لێرە تەمەشا دەکەم، ئەو پێنجە دەبی ببیتە سفر، ئەو یەکەش دەبی ببیتە سفر. واتە ئەمن چارەکەی دەنووسم، سفر، چار، ئەوانی دیش هەموو سفرن. بەڵام چونکە سفرەکان لە لای ڕاستی دواهەمین ڕەنووسن، ئەگەر نەشیان نووسم هەڵان نییە. بەڵام لێرە دەیانووسم هەر هەتا ڕوون بکەمەوە کە ژمارەکان هەموو بوونە سفر. ئەوجا دیسان کۆیەکی دادەنێم، ئێستا تەنیا مایە ئەو یەکەی بنووسم، یەکەکەی دەنووسم، ژمارەکانێکی هەموو هەرسێکیان دەبنە سفر. بەڵام ئەوەی ڕاستی بی هیچ پێویست ناکە بنووسم، فاریزەش پێویست ناکە دانێم، چونکە ژمارەی تەواوە، کەواتە دەتوانم ئەوها بینووسم. کۆ یەک. ئەوە نووسین بە دوور و درێژی. ئەوەی ڕاستی بە دەبووە لێرم بنووسی بە جێم هەیە، کەواتە ئەوها دەنووسین. نووسین بە شێوەی پیت، کو دەینووسم یەک و چار دەیەک و پێنج بەش لە هەزار، یان یەک فاریزە 405 بەش لە هەزار. بە هەوەسی خۆت کو دەینووسی یەک و 405 بەش لە هەزار، یان یەک و چوار دەیەک و پێنج بەش لە هەزار. هیوادارم ڕۆن بی، هەتا ئەمن ئەگەر هەموو پرسیارەکانیشم چانە کرد کێشە نەبی. بێمە لای پرسیارەکەی پاشی ئەو 0.134 بەش لە هەزار لەسەر شێوەی کەرت بینووسم، یەکسەر تەمەشای ئەو ڕەنووسانە دەکەم. سێ ڕەنووسە، یەکسەر سێ سفری دەنووسم لێرە لەگەڵ یەکەوە هەزارم نووسی. ئەوجا ئەو ژمارەی سەرەوە وەکو خۆی دەنووسمەوە بەبێ دانانی فاریزە. لێرە چونکە من سفرم هەیە، پێویستی نەکرد ئەو سفڕی بنووسم لێرە، بەڵام ئەگەر بەهات باو لێرە بۆ وێنە پێنجم هەبا، شەشم هەبا، 12م هەبا، ناچار بووم ژمارەکەی لێرە بنووسم. بەڵام چونکە سفرە پێویست ناکە بنووسم. ئەوە لەسەر شێوەی کرد. ئەگەر بمەوێ لەسەر شێوەی دوور و درێژی بنووسم، لێرە 4 هەیە، لێرە 3 هەیە، لێرە 1 هەیە، لێرەش 0 هەیە. لە کاتی نووسینی دوور و درێژی چارەکەی دەنووسم، ڕەنووسەکانێکی هەموو دەبنە 0. کەواتە 4 0 0 فاریزە 0 کۆ 3 0 فاریزە 0 لێرەش 0. ئەو سفرە زۆر گرنگ نییە، بەڵام ئەمن دەینووسم هەتا دیار بی، پاشان 0 و 1 0 0. ئەوە لەسەر شێوەی دوور و درێژی. لەسەر شێوەی پیتیش 0 و 1 دەیەک و 3 بەش لە 104 بەش لە هەزار، یان 0 و 134 بەش لە هەزار. 1 و 0 و 45 لێرە با زیاتر لەسەر شێوەی درێژی زوو بینووسم. 5 4 0 1 ئەوجا 5 0 0 0 کۆ 4 0 0 0 کۆ 0 0 ئێرەش پێویست ناکە بنووسرێ، یەکسەر دەچمە لای یەکەکەی کۆ 1. ئەگەر بمەوێ ئێستا لەسەر شێوەی کەرت بینووسم، یەکسەر هێمای دابەشەکەی دەنووسم، تەمەشا دەکەم چەند ڕەنووسم هەیە لە ڕاستی فاریزە. 3 ڕەنووس، 1 0 2 0 3 0 1یش ژمارەکە هەروەکو خۆی دەنووسرێتەوە بەبێ دانانی فاریزە. 1 0 4 5.
بێگومان ئەو کەرتە لەسەر سادەترین شێوە نەنووسرایە. ئەگەر داوام لێ بکرێن سادەترین شێوە ناچارم سەرۆژێرەی دابەشی کۆڵکە هاوبەشەکان بکەم هەتا ئەو کاتەی هیچ کۆڵکەچی هاوبەش نامینێتەوە. ئێستا پرسیارەکەی پاشی ئەو دیسان 2 لێرەیە، 1 لێرەیە، 0 لێرەیە، 7 لێرەیە. یەکسەر دەنووسم 7 0 0 0 کۆ ئەو سفرە پێویست ناکە بنووسرێ، ئەو جا یەکەکەی دەنووسم 1 0 0 0 بێگومان ئەو 2 سفرەش پێویست ناکە بنووسرێ و کۆ 2 ئەوانەی دی هەموو دەبنە سفر. بمەوێت لەسەر شێوەی کرد بینووسم دیسان لێرە 3 ڕەنووسم هەیە کەواتە دابەشی هەزاری دەکەم، ژمارەکە وەکو خۆی دەنووسمەوە فاریزەکەش لا دەبم. ئەوجا ئەو ژمارەیە 3 0 لێرە 0 لێرە و 0 لێرە و 3 لێرە. لەسەر شێوەی دوور و درێژی سەیەکەی دەنووسم 0 0 0 0 کۆ ئەو سفرانە پێویست ناکە، یەکسەر کۆ 3 تەواو. ئەوان دیش هەموو سفرن. ئەگە بمەوێ ئەو ژمارەی لەسەر شێوەی کرد بنووسم تەمەشا دەکەم چەند ڕەنووسم هەیە لێرە، ئەوە لە لای چەپ نا، هەرگیز لای چەپ نە، تەنیا لای ڕاست دەبینم 4 ڕەنووسم هەیە کەواتە 1 0 2 0 3 0 4 0 10,000. ئەو جە ژمارەکەی وەکو خۆی دەنووسمەوە فاریزەکەش لا دەبم. ئێستا ئەو ژمارە مایە 1 0 لێرە بە هەڵەم دانایە ڕەنگەکان ببورن بە هەر وەکو جاران بی باشترە ڕەنگەکان وەکو یەکبی. بە لێرە کەسکەکە وابزانم لێرەیە زەردەکە بزانم ڕەنگەکانم کودانایە زەرد و کەسک و شین. زەرد لێرە ئەو جا کەسکەکە لێرە و شینەکەش لێرە. ئەو جا ئێستا 0 لێرە 6 لێرە و 7 لێرە کە لەسەر شێوەی دوور و درێژی دەینووسم هەفتەکەی زوو دەنووسم 0 0 0 کۆ 6ەکەی بنووسم 0 0 0 کۆ 1 تەواو. لەسەر شێوەی کرد 3 ڕەنووسم هەیە لە ڕاستی فاریزە کەواتە 1000 و ژمارەکە وەکو خۆی دەنووسمەوە. خینەوەکە کووە 1.67 بەش لە 1000 یان 1.6 بەش لە 107 بەش لە 1000. خینەوەی ئێرە کوو بوو 3 بەش لە 10,000. 3 بەش لە 10,000. ئێستا وابزانم تەواو بووین لەو جۆرە پرسیارانە بگەڕێمەوە هەتا ئێرە تەواو بووین. ئەوەشم ئەو پرسیارەش تەواو بوو. هەژمارێک بە درێژی و بە پیتی و لەسەر شێوەی کرد بنووسە کەواتە هەمان ڕێسا و یاسایە. لێرە ئەمن ڕەنگە هەمویان لەسەر شێوەی درێژی نەنووسم بەڵام لەسەر شێوەی کرد چونکە زۆر ئاسانە دەتوانم زۆر کاتی ناوێ دەتوانم زوو لەسەر شێوەی کرد بۆ وێنە ئەو ژمارەی بنووسم دەکاتە چونکە 4 ڕەنووس هەیەوە کەواتە 10,000. ئەو جا 1 2 3 4 لەسەرەوە. لێرەش پرسیارینۆ چونکە 3 ڕەنووس هەیە لە لای ڕاست کەواتە 1000 و 12 0 6 5. لێرەش دیسان 1000 و 3 2 0 6. لێرە دیسان 1000 و 1 5 8 2. شێوەی دوور و درێژیش
ژمارەکان ئەگەر بتەوێ لە خانەی دانەی هەتا هیچ هەڵەی نەکەی خانەکان ئەگەر بتەوێ ڕەنگا و ڕەنگکە هەتا هەرگیز هەڵەی نەکەی. ئەوە تێبینی منە لەسەر ئەو جۆرە شیکارانە. هەر ژمارەیەک بەڕەنووس بنووسە ئەوە زۆر باشە. 8 بەش لە 1000 کە جێم لە بەش دەبی کەواتە 0 و فاریزە، بەشیش لە 1000 کەواتە 3 خانەم دەبی هەبی ئەمن. ئەوجا هەشتەکەی لە چێدانێم؟ هەشتەکەی بێگومان دەبی ئەمن لێرە دانێم 8 بەش لە 1000. 54 بەش لە 10000 54 بەش لە 10000 کەواتە ئەم دەبی 4 خانەم هەبی، 1 خانە 2 خانە 3 خانە 4 خانە. ئەوجا 54ەکەی لە چێدانێم؟ بێگومان 54ەکەی لێرە دادەنێم. 5 بەش لە 100 کە جێم لە 100 دەبی کەواتە 2 خانەم هەیە، 5ەکەی لە چێە؟ 5ەکە بێگومان لێرەیە. 1.62 بەش لە 10000 1.62 بەش لە 10000 کەواتە ئەمن 4 خانەم هەیە، 62ەکەی لە چێدانێم؟ بێگومان لێرەیە، دەبی هەموو خانەکان پڕکاتەوە. ئەگەر ئەمن لەوەی دانەنێم، ئەگەر لێرەی دانێم 62 ئەوە 620، ئەگەر لێرەی دانێم 62 ئەوە 6200 کەواتە دەبی بزانم لە چێی دادەنێم. ژمارەکان بە درێژی بنووسە. زۆر ئاسانە لێرە 0 و 6 کۆ 2 لێرە 3 0 0 کۆ 4 0 کۆ هیچی دیکەنە هەر ئەوەندە. لێرە 6 0 0 0 کۆ 0 2 0 0 کۆ 1. لێرە 8 0 0 0 0 کۆ 7 0 0 0 0 کۆ 4 0 0 0 0 کۆ 1 0 0 0 0 پێویستیش ناکە بێگومان. کۆ 7 تەواو. ئەوە هیوادارم تۆزەکە ڕوونتر بووبی، نووسینی بە درێژی و نووسینی بە شێوەی کرد. ئێستا هەرێک لەو ژمارە دەیانە بە پیت بنووسە، زۆر ئاساناوە. من تەنیا بە پیت 4 و 12 بەش لە 100، 11 و 3 بەش لە 100، 3 و 246 بەش لە 1000، 0 و لێرە ئەو هادەخینمەوە 0 و 5 دەیەک و 7 بەش لە 100، 5 بەش لە 1000، 7 بەش لە 10000. لێرەوە ئاسانترە بینووسین و بیخینینەوە. ڕێنوێنی لە ڕاهێنانی 24 هەتا 27 فاریزەکە لە شوێنی هەڵەدانراوە ژمارە دەیە گونجاوەکە بنووسە. ئەو جۆرە پرسیارانە هەتا ڕادەیەک زانینی دەوێ کە زانیاریم هەبی بە شێوەی گشتی، واتە ئەمن دەبی بزانم خێرایی ئۆتۆمبیل چەندە و بزانم مەبەستیان چیە لەسەر ڕێگای خێرا، هەرچەندە لێرە زۆر پرسیارەکی گونجاویش نییە، بەڵام زیاتر دەگەڕێتەوە سەر ئەوەی ئایا ئەمن چەند زانیاری گشتیم هەیە. لێرە نووسرایە ئۆتۆمبیلەک خێراییەکەی لەسەر ڕێگای خێرا. بێگومان ئۆتۆمبیل هیچ کات لەسەر ڕێگای خێرا بە 5 کیلۆمەتر لە کاژێرێک ناڕوە، چونکە زۆر خاوە، زۆر لەسرە خۆیە، کەواتە ئەو فاریزەی دەبی ئەمن ببەمە لای ڕاست هەتا ژمارەکەم گەورە بی. ئەگەر بیکەمە 505 کیلۆمەتر گەلک زۆرە، ئەوە لە هیچ جەیەک 505 خێرایی نییە.
ئەوەی ڕاستی بی مەجبور بوو ناچارم فاریزەکەی بینمە ئێرە بیکەمە 50 فاریزە 5 ئەوەی ڕاستی بی 50ش زۆر کەمە لەسەر ڕێگای خێرا کەواتە لەو کتێبەش پرسیارەکانیان لەو باشانە نییە کە خوێندکار هەڵەی نەکا بەڵام بەڕای من فاریزەکەی ببە لای دەستی ڕاست بە یەک خانە واتە خێرای ئۆتۆمبیلە کە دەبیتە 50.5 کیلۆمەتر لە کاژێرێک هەرچەندە خێراش نییە بەڵام ناچاری. پرسیاری 25 سارا نەخۆش دەکەوی پلەی گەرمی دەگاتە چەند؟ پلەی گەرمی مرۆڤ ئەگەر نەخۆش نەبی 37.5 پلەی سەدی بەڵام لێرە سارا چونکە نەخۆشە تۆزە زۆرترە لە 37 کەواتە ئەمن ناتوانم بیکەمە بۆ وێنە 395 ئەوە کەس پلەی گەرمی ئەوەندە نییە گەلک زۆرە هەرچەندە نەشنووسرا پلەی سەدییان چ بەڵام دەیکەمە فاریزەکەی دەینمە ئێرە دەیکەمە 39.5 سارا نەخۆشە. پرسیاری 26 ڕێباز چەند مەتر باز دەدا ئەو ژمارەیە زۆر گچکەیە لۆ بازدان بە مەتر کەواتە پاریزەکەی دەینمە ئێرە دەبیتە 2.5 مەتر ڕێباز 2.5 مەتر بازیدا هەرچەندە 2.5 مەتریش زۆرە بەڵام چونکە ڕێبازە دەتوانی بازدا. پرسیاری 27 هاوار ماسیەکی ڕاو کرد درێژیەکەی 5 مەتر بوو ڕەنگە 5 مەتر زۆر بی باشترە فاریزەکەی بینمە ئەو لایە ئەو جارەی 0.52 واتە 0.5 مەتر نزیکەی 0.5 مەتر تۆزێک زیاتر لە 0.5 مەتر بوو تەواوە. پرسیاری 28 بارستای ئاوی ناو پەرداخێک 82.5 گرامە. بارستایی ئاوەکە لە نێو پەرداخدا چەندە؟ واتە نازام لێرەش چونکە نووسرابوو تەنیا 24 هەتا 27 فاریزەکە هەڵەیە ئەوجە لێرە ئەوەی ڕاستیبی نازانم چ بکەم مەبەستی چییە بەخۆی دەڵێ بارستایی ئەوەندە گرامە دوای بارستایی چەندە لە نێو پەرداخدا چەندە تێناگەم ئەو پرسیارە کۆ ئەگەر یەکە تێبگە دەتوانی لە کۆمنت بنووسی هەتا دوایە ئەمن شی کاری بکەم ئەگەر مەبەستیان کە هەڵە نووسرایە ئاوی ناو بەرداخ 82 گرام زۆرە نازام 8 گرام بی باشترە. پرسیاری 29 ژمارەیەکی دەیی دەکەوێتە ناوەڕاستی ئەو دوو ژمارەیە ئایا ئەو ژمارە دەیە چەندە؟ بێگومان لێرە بە هەزاران و ملیۆنان ژمارە هەیە کە دەکەوێتە مابەینی ئەو دووە بەڵام یەک لەوانە ئەوەیە کە ئەمن چەند ڕەنووسەکی لێرە زیاد کەم بۆ وێنە 21 ژمارەکە ئەو هاوی 0.002 لێرە یەکی زیاد کەم کەواتە ژمارەکە گەورەتر دەبی لەو ژمارەی هێشتاش بچووکترا لەو ژمارەی یان بیکەمە 22 یان بیکەمە 23 یان بیکەمە 24 25 26 هەتا دوایی کەواتە 0.021 بەڵام کە مەبەستی ناوەڕاستی ببورن ناوەڕاستی کەواتە ئەمن چ دەکەم ناوەڕاستی ئەو دوو ژمارەی دەینم کۆ دەکەمەوە کەواتە 0.002 کۆی دەکەمەوە لەگەڵ 0.03 دەبیتە 0.05 ئەو زەدابەشی دووی دەکەم ببورن ئەو زە دەکاتە چ کە دابەشی دوو دەکەم دەکاتە 0 دابەش دوو هەر 0 دابەش دوو هەر 0 5 دابەش دوو دوو یەک دەمێنێتەوە دابەش دوو 5 کەواتە ئەو ژمارە دەکەویتە ناوەڕاستی ئەو دوو ژمارەیە کەواتە هەمیشە ئەگەر داوایان لێکردی ژمارەی ناوەڕاست ببینەوە ئەو دوو ژمارەی هەتە کۆیان بکەوە دابەشی دووی بکە کۆیان بکەوە دابەشی دووی بکە ئەگەر نالێرە زۆر ئاسان بوو بە خۆم بزانم دەکاتە
25 لە جیاتی 2 3 یان ئەوە تا سفرەکی لێرە زیادکە یەکەچیان 20 یەکەچیان 30 لە مابینی 23 چ هەیە 25 هەیە زۆر بە ئاسانی دەبینیەوە ئەو جۆرەش هەیە پێدا چوونەوە و ئامادەبوون 3.5 لەسەر شێوەی ژمارەی کەرددار بنووسە ئەوە زۆر ئاسانە ئەمن ئەو سێی دەنووسم ئەو جا پێنجەکە چونکە لە دەیە کەواتە 5 لە 10 پرسیارەی 31 ژمارەکان لە بچووکەوە بۆ گەورە ڕیز بکە دابڕێنی یەکەکان دابڕێنی یەکەکان دابڕێنی یەکەکان دابڕێنی هەزاران دابڕێنی هەزاران دابڕێنی هەزاران دابڕێنی ملیۆنان دابڕێنی ملیۆنان دابڕێنی ملیۆنان دابڕێنی ملیۆنان هەرسێکیان وەکو یەکن دابڕێنی هەزاران هەرسێکیان وەکو یەکن کەواتە تەنیا جیاوازی هەیە لە دابڕێنی یەکەکان یەکەچیان لێرە 8 ئەوی دیش 8 ئەوی دیش 8 لێرەش جیاوازی نییە کەواتە لە چ جیاوازی هەیە لە لێرە 6 لێرە 9 لێرە 6 چونکە لە بچووکەوە ڕیز بکە واتە 9یەکە لە هەمویان گەورەترە لە لای چەپ دەنووسم ئێستا ئەو دوو 6 بەراورد دەکەم ببورن زۆریش ببورن خانەی هەزاراکان وەکو یەک نەبوو ببورن با ئەو جارەی دەست پێ بکەمەوە لێرە دابڕێنی هەزاران دابڕێنی هەزاران دابڕێنی هەزاران وەکو یەک نییە یەکەچیان 205 ئەوی دیکەشی 250 کەواتە ئەو 250 ئەو ژمارەیە لە لای چەپ بنووس لە لای ڕاست لێرە بنووسە چونکە لە بچووکەوە ئەوە لە هەمویان بچووکترە ئێستا بێم لە مابینی ئەو ژمارە و ئەو ژمارە بزانم یەکەچیان 205 بەراوردەکە ئەو هانابی 250 لە هەمویان گەورەترە کەواتە ئەو ژمارەیە 100% لە لای چەپ دەنووسم ئێستا لەو دوو ژمارەی ئەوە هەردووچیان 205 کەواتە هەشتەکەی بەراورد دەکەم 8 لێرە 8 لێرە وەکو یەکە 6 لێرە 9 لێرە کەواتە 6 بچووکترە کەواتە ئەو ژمارەی لە هەمویان بچووکترە ئەو ژمارە بچووکەی لە لای ڕاست دەنووسم ئەو جە پاشان ئەو ژمارەی لە ناوەندەی دەنووسم ئەو ژمارەش سەوزە لە هەمویان گەورەترە لە لای چەپ دەینووسم کەواتە سۆرەکە زەردەکە سەوزەکە نابی پەلەپەلی بکەین لە کاتی بەراوردکردن پرسیاری 32 زۆر ئاسانە و پرسیارە پێی ناوێ من چاچی کەم ئەو پرسیارش 33 هەر زۆر ئاسانە ئەو پرسیارش هەر نازانم لۆ لێرە نووسرایە زۆر ئاسانە وەکو ئەوەی وایە پرسیاری پۆلی 3 یان 4 ئەوە وەڵامیش نادەمەوە ئەوەی ڕاستی بی لێرە دێمە کۆتایی ئەوانەیە و هەتمە کۆتایی لاپەڕە 8 و لاپەڕەنەوە هەتاوانەیە چی نوێ هەر بژی